بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ لە خێر و خۆشی و بەختەوەری بێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا خوای پەروەردگار ئەم جارەش دەرفەتی پێداین، تەمەنی پێبەخشین کەوا لە خزمەتی ئێوەی بەڕێز و زێدە ئازیز و خۆشەویست دابین. خۆشەویستان، لاڵقەی ئەمڕۆی بەرنامەی تیشکدا درێژە پێدەری ئەڵقەکانی ڕابردوو. ئەمڕۆ باس لاوە دەکەین کە چۆن منداڵەکانمان نمونە بن. وەکو لە چەندین ئەڵقەی ڕابردوو باسمان لە نمونەی بوونی منداڵەکانمان، جگەرگۆشەکانمان دەکرد. ئێمە چۆن وا بکەین منداڵەکانمان نمونەی بن، یاخود بە شێوازێکی تر ئەگەر پرسیارەکە بکەین بڵین مەبەستمان چییە بە نمونەی بوون؟ تەمەیوز، نمونەی بوون، جگەرگۆشەکانمان لە ناو منداڵەکاندا نمونە بن. مەبەستی ئێمە چییە بەمەوە؟ خۆشەویستان، مەبەستی ئێمە بە نمونەی بوون ئەوەیە کە منداڵەکانمان، ڕۆڵەکانمان سەرکەوتوو بن بەسەر هاوڵەکانی خۆیاندا. واتە منداڵی ئێمە، ڕۆڵەی ئێمە لە ناو هاوڵەکانی خۆیاندا دیار و سەرکەوتوو بن. کەسانی سەرکەوتوو بن بە ئەخلاق و ڕەوشتی جوانی خۆیان دیار بن لە ناو منداڵەکانی تر، پلەپایان بەرز بێتن، وەک مانجی چواردە بدرەوشێنەوە. یعنی بە ئەخلاقی جوانیان، بە ڕەوشتی جوانیان، بە سلوکی جوانیان، بە کەسایەتی بەرزیان، بە کەسایەتی ئیسلامی تایبەتمەندیان لە ناو هاوڕەکانی خۆیاندا درەوشاوە بن. ئەها مەبەستی ئێمە بە نمونەی بوون ئەوەیە. گرنگی ئەم بابەتە لە چدایە خۆشەویستان؟ طبعا لە چەند خاڵێکدایە. یەکەم، ئێمە لە بیرمان نەچێتن ئێمە ئومەتێکین لە ئومەتێکی نمونەیی. خۆشەویستان، خوای پەروەردگار جیای کردینەوە، تایبەتمەندی کردین، نمونەی کردوین لە ناو هەموو ئومەتەکانی تردا. بەڵێ ئومەتی ئیسلام، خوای پەروەردگار چ دەفەرمێت؟ دەفەرمێت كنتم خير أمة أخرجت للناس. بۆ؟ چونکە تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. ئێوە باشترین ئومەتن. خوای پەروەردگار دەفەرمێتن کە ئێوەمان باشترین ئومەتن کە لە ناو خەڵکە بە نمونەی دەرمان هێناون، چونکە ئێوە فەرمان بە چاکە و نا لە خراپە دەکەن، ڕێگری لە خراپە دەکەن، ڕوبەڕووی زوڵم و ستەمکاری دەوەستنەوە، فەرمان بە کردداری چاک دەکەن، بەشتی باش دەکەن، و ئێوە باوەڕتان بە خوای پەروەردگار هێناوە. ئەها خوای پەروەردگار لە ئاەتێکی تردا دەفەرمێ وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس. بەڵێ خوای پەروەردگار دەفەرمێ ئێوەمان کردۆتە ئومەتێک گەلێک نەتەوەی گەلێکی مامناوەند، ئومەتێکی مامناوەند، بۆ ئەوەی ئێوە شاهید بن بەسەر خەڵکەوە. کەواتە خۆشەویستان، ئێمە ئومەتی وەسەطین، ئومەتی مامناوەندین، نە زیادەڕەوی دەکەین، نە کورتڕەوی دەکەین. واتە نا ئەو پەڕی توندی، نە ئەو پەڕی شلی، مامناوەندین. لتكونوا شهداء على الناس وكذلك جعلناكم أمة وسطا. بەڵێ بۆ ئەوەی شاهد بین بەسەر خەڵکەوە، بۆ ئەوەی ئێمە عەدالەت، دادپەروەری لە ناو خەڵکە بەرپا بکەین، بەڵێ بۆ ئەوەی میزانی عەدالەت دابنین، بەرپا بکەین، بۆ ئەوەی ئێمە ڕای خۆمان، ڕای ئێمە ڕایکە ئەو ڕایی کە معتەمەدە، کە باوەڕ پێکراوە، ئێمە ڕای خۆمان بڵین. ئێمە قیەم و ئەخلاق و تەسەورات و تەقالید و دروشمەکانی خۆمان، یعنی بە خەڵک بڵین ئەمە حەقە، ئەمە باتیلە، ئەمە ڕاستە، ئەمە ناڕاستە. ئینسانی مسلمان، ئومەتی مسلمان، هەموو یعنی شتی خۆی هەیە، قیەمی خۆی هەیە، تەسەوراتی خۆی هەیە، بیر و بۆچوون و دیدی خۆی هەیە، تەقالیدی خۆی هەیە، دروشمی خۆی هەیە، هەموو شتێکی بۆ ژیان هەیە. ئومەتێکی وەسەطە. بەڵێ ئومەتێکی وەسەطە، ئومەتێکی متەمەیزە، ئومەتێکی نمونەیە. ئێمە بە خەڵک دەڵێن ئەمە حەقە و ئەمە باتڵە، دەبی پێشەنگ بین، دەبی قودوە بین، دەبی پێشڕەو بین. ئومەتی ئێمە ئومەتێکە
نمونەیە لە شەریعەتەکەیدا، شەریعەتێک کە نەمرە، کە هەتاییە، واتە هیچ زەمانێک ناتوانێتن ئەم شەریعەتە مەحو بکاتەوە، بەڵکو ئەم شەریعەتەی ئێمە بۆ هەموو زەمان و مەکانێک، بۆ هەموو سەردەم و سات و کاتێک، بۆ هەموو بەپانتایی زەمان و زەمین، بە درێژایی زەمان و بەپانتایی زەمین، بۆ هەموو کاتێک گونجاوە. بەڵێ بۆ هەموو جنسێکی مرۆڤ، بۆ هەموو خەڵک ئەم شەریعەتەی ئێمە گونجاوە، کەواتە شەریعەتێکی نمونەیە. ئێمە ئومەتێکی نمونەی لە عیبادەت و پەرستشەکانماندا. پێغەمبەری قائید و سەروەر و سەرکردەمان صلى الله عليه وسلم چەندە دەیفەرموو خالف المشرکین، ئێوە پێچەوانەی مشرکین بن، پێچەوانەی بتپەرستەکان بن، شرک و ئەوانەی کە شرک بۆ خوا هاوبەش بۆ خوا بڕیار دەدەن پێچەوانەیان بکەن. ئێوە پێچەوانەی بێباوەڕان بن، بۆ ئەوەی ئومەتێک بن تایبەتمەندی خۆتان هەبێت لە هەموو ئومەتانی تر جیا بکرێنەوە. ئەوەی کە بە دوای خەڵکیش بکەوێت و واتە پێچەوانی مشرکین نەبێت و بە قسەی پێغەمبەری خوانەکە عەلەیهی سەڵات وەسەلام ومن ئەبا إلا التەبعیە فإنه ليس منها، أو لأمتي إسلام أجمع ناكرب من تشبه بقوم فهو منهم، أويك خوي بقومك بآينة شتر بتشوينيتن أو لوانا انتماي إيما خوشويستان بو أم آينة بو أم أمتا، يعني خواي پروردگار إيما يجيا كردينو لهمو أمتكاني تر، كواتي إيما أمتيچين بدواي نمونيبون دادا قرين بۆیە پێویستە ڕۆڵەکانی خۆشمان پەروەردەیان بکەین لەسەر نمونەیبوون، لەسەر ئەمە پەروەردەیان بکەین بۆ ئەوەی وەکو ئەم ئومەتەوا بن کە ئێمە ئینتیمامان بۆی هەیە. خۆشەویستان، یعنی خاڵی دووەم کە گرنگە باسی بکەین، خوای پەروەردگار ئێمەی مسلمانی بەڕاستی پلەپایی ئێمەی بەرز کردیە، خوای پەروەردگار ئەو فەزڵ و چاکەی لەگەڵ ئێمە کردیە، ئێمەی کردوتە نمونە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کردوتیە پێغەمبەری ئێمە، ڕابەری ئێمە کردوتیە ڕەوانەکراو بۆ ئێمە. کەواتە خۆشەویستان دەبی ئێمە کە ئەم پێغەمبەرەمان عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەرێکی نمونەیە، دەبی ئێمە چاو لە پێغەمبەری خۆمان بکەین عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوەی ئێمەش نمونە بین، ئومەتێکی نمونە بین، واتە ئێمە ئیقتیدا بە پێغەمبەرەوە بکەین عەلەیهی سەڵات وەسەلام. اینجا خۆشەویستان، خاڵێکی تر کە گرنگە باسی بکەین ئەوەیە ئێمە ئومەتی مسلمان بەڕاستی پێویستی بەو ڕۆڵانەیە کە نمونەن لە ڕۆڵەکانی، بۆ ئەوەی ئەو ڕۆڵانە ئاڵای ئەم ئومەتە بەرز بکەنەوە، ئاڵای ئەم دینە بەرز بکەنەوە. خۆشەویستان، ئێمە لە سەردەمێک دەژین کە بەڕاستی ئەخلاقی خراپ، ڕەوشتی خراپ، اینجا ڕوچوون لە ئەخلاقی خراپ ئەمڕۆ وەکو کەفی سەردەریای لێ هاتووە. یعنی دەبینی بەداخەوە ئومەتی ئیسلام ڕۆڵەی وا زۆری هەیە، گەورە دەبن، بەڵام کەسیان دەبینی سوودی نییە بۆ ئەم ئومەتە، بۆ خاک و نەتەوە و نیشتیمانی خۆی. کەسێک نییە کە ئەم بانگەوازە سەر بخاتن، پشتگیریەکی نییە. واتە ئەم ڕۆڵانە کە گەورە دەبن بەداخەوە بەبێ سوودی گەورە دەبن. بۆیە ئێمە گرنگە کە بەڕاستی ڕۆڵەکانمان پەروەردەکەین بۆ ئەوەی نمونە بن، بۆ ئەوەی سوود بە خۆیان و بە خاک و خەڵک و نیشتیمان و ئومەت بگەینن. اینجا شتێکی تر کە گرنگە باسی لێوە بکەین ئەوەیە کە لە سەردەمێک دەژین ئێمە خۆشەویستان کە ئامرازەکانی فەساد، ئامرازەکانی لادان ئەمڕۆ بەسەر خێزانە مسلمانەکاندا بەڕاستی دەتەواوی زاڵ بوون. یعنی دەبینی زۆرێک یعنی لە خێزانەکان لەو جگەرگۆشانەی ئێمە ئەو باوەشانەیان لە دەست چووە ئەوەی کە تێیدا گەورە بن و پەروەردەیەکی جوان بکرێن، گرنگیان پێ بدرێت و چاودێریان بکرێت. وەکو گوتم هەموو ئەو هۆکارانەی ڕاگەیاندن وەسائلەکانی فەساد، هۆکارەکانی فەساد وای کردووە کە ڕۆڵەکان ئەمە لە دەست بدەن. شتێکی تر خۆشەویستان کە گرنگە ئێمە ئاگامان لێبێت کە ئێمە دەڵێن ڕۆڵەکانمان با نمونە بن، دەزانن ئەگەر ئێمە گرنگی بە ڕۆڵەکانمان بدەین و پەروەردەیان بکەین پاداشتی گەورە بەدەستدێنین.
دایکان و باوکان پەروەردەکاران پاداشتی زۆر گەورە بەدەستدێنن بۆ کاتێک کە تۆ ڕۆڵەکەی خۆت پەروەردە دەکەی، ئیسلاحی دەکەی، چاچی دەکەی، پەروەردەیەکی جوانی دەکەی، چاودێری دەکەی. تەماشا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چ دەفەرمێ ئین الرەجولە ترفع منزلته يوم القيامة فيقول أنى لي هذا. دەفەرمی ڕۆژی قیامەت پیاو هەیە، یعنی پلە و پایی زۆر بەرز دەبیتەوە لە ڕۆژی قیامەتدا. ئەم کەسە دەڵێ خوایە ئەو پلە و پایی من بەهۆی چووە بوو، بە چ هۆکارێکەوە بوو، من هیچی وام نەکردووە کە پلە و پایم ئەوەندە بەرز بێتەوە، من چیم کردووە؟ دەفەرمی پێی دەگوترێتن فەیوقال باستیغفاری وەلەدیکە لەک، ئەوە بە هۆکاری داوای لێخۆشببوونی کوڕەکەتە بۆ تۆ، کوڕەکەت داوای لێخۆشببوونی کردووە لای خوای پەروەردگار بۆ تۆ، کەواتە بەهۆی ئەوەوە، بەهۆی ئەوەی کە تۆ کوڕەکەی خۆت پەروەردە کردووە، پاش مردنیشت چاکە و خێر و حەسەناتەکانی ئەو بۆ تۆ دێن، ئەو داوای لێخۆشببوونی کردووە پلە و پایەت بەرز دەبێتەوە. کەواتە بە هەوڵ دەین خۆشەویستان، کاتمان، ساتمان، پارەمان با لە منداڵەکانمان خەرجکەین لە پەروەردەکردنیاندا، با درێغی نەکەین خۆشەویستان. ئەوەتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی تردا دەفەرمێت ئیذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث. دەفەرمێ کاتێک کە مرۆڤ وەفات دەکاتن، سان کاتێک کە وەفاتی کرد و لەو دنیای باری کرد و کۆچی کرد، انقطع عمله، کردارەکانی تەواو لەم دنیایەدا لەم جیهانەدا کۆتایی پێدێت و دەبڕێتەوە. تەنها سێ شت نەبیت، سێ شت دوای مردنیشی پرۆژەیەکی بەردەوامە، بەردەوام خێر و چاکەکانی بۆ دێن. سێ شت دوای مردنیشی خێر و پاداشتی ئەوە هەر بۆی دێت و نابڕێتەوە. ئەم فەرمودەیە طبعاً ئیمامی موسلیم ڕیواەتی کردووە. ئەم سێ شتە چین خۆشەویستان؟ یەکێکیان لەوانە کە ئیمامی موسلیم دەفەرمێتن وەلەد صالح يدعو له، دەفەرمێتن ڕۆڵەیەکی صالح، ڕۆڵەیەکی چاک، ڕۆڵەیەک کە پەروەردەت کردووە کە دوعات بۆ دەکا پاش مردنت، دوعاکانی ئەو، چاکەکانی ئەو، خێرەکانی ئەو پاش مردنیشت هەر کارێکی چاک دەکاتن، پاداشتەکەی بۆ دێت و نابڕێتەوە. جا خۆشەویستان، بەخشینی جوهد و ماندووبوون لە پەروەردەکردنی ڕۆڵەکانمان بۆ ئەوەی کە متەمەیز بن، بۆ ئەوەی کە نمونە بن، بۆ ئەوەی کە گوڵێکی درەوشاوە بن، مانگێکی چواردەی درەوشاوە بن لە تاکردنیان، لە چاکسازیکردنیان، لە ڕاستکردنی ڕەوشت و ئەخلاق و سلووکیان. بەڕاستی خۆشەویستان پرۆژەیەکی وەبەرهێنانی گەورەیە ئەوە، گوتم مەشروعێکی ئیستیثماریە بە بەردەوامی، جا گەورەشە مەشروعە، بە بەردەوامی پاش مردنیشت، دوای مردنت، دوای کۆچکردنت لەم جیهانەدا بە بەردەوامی پاداشتەکەی بۆت دێت، سەرمایەکەی وەبەرهێنانێکی گەورەیە بەردەوام پاداشتی بۆت دێتن. کەواتە گرنگە ڕۆڵەکانمان نمونە بن، گرنگیان پێ بدەین خۆشەویستان. خاڵێکی تر با لە یاد نەکەین خۆشەویستان، ئەوش ئەوەیە پەروەردەکردنی ڕۆڵەکانمان و هەستان بەوەی کە ئێمە ڕێنماییان بکەین و چاودێریان بکەین، دەزانن جگە لەوەی پاداشتمان بۆ دێتن، ئەوە ئەمانەتیشە لەسەر ملەکانی ئێمە، لەسەر شانی ئێمە، ئەمانەتێکی گەورەن لای ئێمە و ڕۆڵانە. پێویستە ئێمە ئەو ئەمانەتە بە جوانی ئەدای بکەین. مەسئولیەتێکی گەورەیە، بەرپرسیارەتێکی گەورەیە. ئێمە ڕۆژی قیامەت پرسیارمان لێ دەکرێت لای خوای پەروەردگار. خوای پەروەردگار لێمان دەپرسێتەوە کە ئێمە دەربارەی ئەو مەسئولیەتەی کە لەسەر شانمان بۆ چمان کردووە. ئاگادار بن ئێمەش مەسئولین، هەر مەسئولەکان مەسئول نین کە گلەییان لێ دەکرێت. ئێمەش خوای پەروەردگار پرسیارمان لێ دەکا. ئەوە لە صحیحەیندا هاتووە لە حەدیثی ابن عمر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ كلكم راع كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. ئێوە هەمووتان بەپرسن، هەمووتان مەسئولن و هەر هەمووشتان پرسیارتان لێ دەکرێت دەربارەی ئەو کەسانەی کە لە ژێردەستاندان. فالأمير الذي على الناس راع وهو مسؤول عنهم. ئەو سەرۆکە، ئەو سەرکردەیە، ئەوەی کە خەڵک لەبەردەستیتی مەسئولە و پرسیاری لێ دەکرێت ڕۆژی قیامەت. مەسئولەکان ئاگادار بن ڕۆژی قیامەت ڕادەگیرێن لەوێشەوە. اینجا وەکو دەڵێن سزای گەورە، پرسیاری گەورە، ڕاوەستاندنی گەورە لەوەیە.
والرجل راع على أهل بيته وهو مسؤول عنهم. وهروها بياو لمالي خويدا لعائلي خويدا أوانك لجردستني بربرسة بسياري ليدكري. وهروها والمرأة راعية على بيت زوجها بعلها وولده وهي مسؤولة عنهم. ئافرەت لە ماڵی پیاوەکەیدا بەرپرسە لە منداڵەکانی لەو ماڵەی کە ئەوانەی کە لە بەردەستینی ئەویش پرسیاری لێ دەکرێتن. اینجا والعبد راع على مال سيده وهو مسؤول عنه. ئەلا جا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی فكلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەر هەمووتان بەرپرسن. خۆشەویستان ئەو بەرپرسیارەتیە بەڕاستی گەورەیە و پێویستە بە جوانی ئەدای بکەین و بە جوانی بگەڕێینەوە لای خۆی پەروەردگار و وەڵامی پرسیارەکانی خۆمان بدەینەوە. جا شتێکی تر خۆشەویستان، خۆی پەروەردگار وەڵامی دوعای یەکێک لە پێغەمبەران دەداتەوە کە زەکەریا عەلەیهی السەلام. خۆی پەروەردگار یەحیای پێ دەبەخشێتن، یەحیاش نمونە دەبێتن بۆ چونکە بهوي تقوى يحيى خواي پروردگار دفرمي يا يحيى خذ الكتاب بقوة وآتيناه الحكم صبيا وحنانا من لدنا وزكاة وكان تقيا. يعني تماشاكي خواي پروردگار دفرمي يعني كاتك وصف يحيى دكاتن. يحيى هشتا من دالبو بلا متميز بو بلا نمونه بو وآتيناه الحكم صبيا هشتا من دالبو كان تقيا بمنداڵی تەقوا يعني کەسێک بوو لە خواترز بوو. زۆر گرنگە ئێمە منداڵەکانمان وەکو ئەو پێغەمبەرانە عەلەیهیمو السەڵات وەسسەلام هەر لە منداڵیەوە پەروەردەیان کەین. ئێمە ئەو پێغەمبەرانە پێشەنگ و قودوەی ئێمەن، چاولێکەری ئێمەن. خۆشەویستان تەمەیوز، نمونەیبوون و سەرکەوتن و تەفەوق ئەوانە داخوازی کەسانی ساڵح بوون. وەکو دەڵێ مەطلەبی ساڵحین بووە، داواکاری کەسانی ساڵح و چاکەخواز و باش بووە، دوعای ئەوان بووە، هەمیشە دوعایان کردووە وەجعلنی للمتەقینە ئیماما. خوایە بمان کێ پێشەنگ، بمان کێ ئیمام و سەرکردەی کەسانی متەقی و خواپەرست و لە خواترس. پێشەنگ بوون، متەمەیز بوون، نمونەی بوون، داوای پێغەمبەران و ساڵحین بووە. خوای پەروەردگار ئێمەش بمان جێڕی لە کەسانی نمونە و منداڵەکانمان، جگەرگۆشەکان و ڕۆڵەکانمان وایان لێ بکات کە نمونە بن. خۆشەویستان، ئەمڕۆژ لێرەدا ناچارین ماڵ ئاوایتان لێ بکەین تا ڕۆژێکی نوێ و ئەڵقەیەکی تری نوێ لە بەرنامەی تیشک بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست شا دەبینەوە و تیشک دەخەینەوە سەر لایەنێکی تر لە لایەنەکانی پەروەردەی منداڵان. تاوکات لای ئێوەمان خۆش، خواتان لەگەڵ، وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.